بريدمك أشد جواني جافي ويدمي إن كرارك نيانو شد جواني کێمنە یەکێکە لە گوندە دێرین و بەناوبانگەکانی هەورامان. لە ڕووی داریەوە سەر بە شارۆچکەی نەوسوودا ئەم گوندە بەچێوە بەرزەکانی داڵانی، نوێیچەر، تەتە، پشتی گیراوە. دەکەوێتە سەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستانەوە. گوندەکانی زاوەر، هانەگەرمڵە، بێرواز دەبن بە دراوسەی. هەڵکەوتەی جوگرافیەکەی وای کردووە بەردەوام ڕوبەڕووی شەڕ و ماڵوێرانی ببێتەوە. لە ماوەی جەنگی نێوان عێراقیێراندا چۆڵ کراوە و تا ئێستا ئاوەدان نەکراوەتەوە. بە درێژایی مێژووی گوندەکە چەندین جار سوتاوە و دانیشتوانەکەی تووشی ئاوارەیی و ماڵوێرانی بوونەتەوە. لە سەردەمی ئاشووریەکان، مەغۆلەکان و چەندین جاری تریش ڕوبەڕووی کاولکاری بووەتەوە. مێژووی نیشتە جێبوون لە ماوەیەدا دەگەڕێتەوە بۆ پێشزین، بەڵام دەستپێکی شارستانیەتی ئەم گوندە لە سەردەمی عوسمانیەکانەوە دەستی پێکردووە. کێم ناوایەکە کە وا لە پارێزگای کرماشان واروە ئاکەوێتە بێن ناوچەی خەتی سفری مەرزی لە کە خواری دەبێتە عێراق و لە تەرەفی باکوورۆ ئەکەوێتە سەر کێوەکانی تەتۆ نوێژەر و بەمەریوان و هەروەها لە دۆروبەریە ئاوایە وەک هانەگەرمڵە و بیارە و دزاوەر و دوایەوە بێرواز هەن. ئەم ئاوایانیشە هەروەها وەکو کێمنە مێژوو و ئەو تایبەتمەندیانەی خۆیانیان هەست وەکو ئەم بواری منتقەیەکە منتقەیەکی کێوسانیە، منتقەیەکی بارانیە و منتقەیەکە کە واقعاً وەختی ڕوانی لە کێوەکانی لە کێوەکانی منتقەی ئاڵب لە ئەوروپا ئەچێت کە زۆر جوانە و لە بەهارە، لە زمسانە، لە تاوسانەوە تا ئەم فەسڵانە نزیکی ئەم فەسڵی بەحاڵ پوشپەڕ و ئەوانیشار بەفری پێوە دەمێنێت کێوەکانی وەک کێوی مەسەڵەن تەتە کە کێوێکی زۆر بەرزەوە بەفری تا نیوەی هاوین هەر پێوە ئەمێنێت. دوایەوە ئەمە ئەبێتە بە هۆی ئەوە کە کانیاوایەکی زۆر زۆر لە ئەم منتقا بەدی دێت. یەکێکیان کە چەمەی کێمنەس کە واقعاً یەکە لە جوانترین و زەریفترین کانیەکان و گەورەترین کانیە منتقەیەکە هەتا بیارە باخانە بە ئاوی کێمنە و ئاوی چەمی کێمنە ئاودێریەکرێت. وەختێ باسی مێژوو لە منتقەی لە ناوچەیە لە کوردستانەکەین، ئەم مێژووە لە کولی کوردستان ژیانیە. یانە وەختێ باسی مێژوویەک ئەم منتقەی شاکەین ئەمە نزیکن بەیەک. هەر هەلومەرجێک، هەر کارێک لە منتقا کرابێ، هەر اتفاقێک لە منتقا قۆما بێت، گشتی منتقەیە تا تەسیر داناوە و گشتی بەهۆیەوە اتفاقۆ چووە. کێمنە لە سەردەمی کۆنەوە هەیە، هەروەکو ئەم ناوچە زۆر کۆنە. ئێمە ئاسەواری ئەم منتقەمانە لە دۆرانی مێرپەرستیەکانەوە هەست، یان دۆرانی نزیک بە دۆرانی ماد، نزیک بە دۆرانی ئاشوور و زمانێ لە چووکە ئەمە بە دەم شارەزوورۆ ها بە دەم شارەزوورەوە شارەزووریش کە هەروە لەوانەیە فرێ لە ئەوانەوات لەم بوارەوە تاقیقیان کردووە یا ئەزانن یا بیستویانە شارە زۆر کوڕی زوهور کوڕی ئاشتیاق بووە کە ئەم ناوچە لەو سەردەمەوە لای ئاوەدان بووە بە خاتری بافتی
تەبیعی بەخاتری مەسالی ئابوووریە منتقا بەخاتری ئەوەی کام منتقە زۆر منتقەیەکی کوێستانی و دڵنشین و پڕ لە دار و دەوەن و درەخت و هەنار و تو گوێز و هەنجیر و ئەوانە بووە و ئەم منتقە ئاماژەی شەڕانێکی زۆر قوڵ بووە لە مێژووە هەر لە دۆرەی ئاشووریەکانە هەر لە دۆرەی سکایەکانە هەر لە دۆرەی مۆغولەکانە لە دۆرەی ئیسلامە لە دۆرەی شەڕەکانی نێوانی عوسمانیەکان و ئێرانە لە دۆرەی شەڕەکانی بەگەکانە کە لە منتقە حاکم بوون دوایەوە پارێزگای نۆسوود یا شاری نۆسوود کە لە دۆرانی شاه تاماسپا یەکێ لە بلوکاتی کوردە هۆرامانی لەهۆن بووە لە هۆرامانی حەفتگانە گەروازانن هۆرامانەمە حەفت بەشە بڕێگەڵێن 5 بەشە هۆرامانی لەهۆن هۆرامانی گاوەرۆ هۆرامانی ژاوەرۆ هۆرامانی تەخت هۆرامانی دوایەوە بەرحەڵ وام بەشێ لە هۆرامان کە هۆرامان لە کەسەکەوێتە نێو هۆرامانی لەهۆن ئەم بەشە لە هۆرامان کە کێمنەیەتیا بێرواسیاتیا ئەمانە بەخاتر ئەو نعمەتانەوە تایە بووە ئاماژەی دەستی زۆر کەسان بۆ زۆر ئەفراد دەگاتونە منتقانە بارها و بارها نابود کردووە ئێمە تا شەڕی نێوانی عێراق و ئێران کە ئەم منتقە ئاوارە بوو دەربەدەر بوون مردمی وا منتقە بازم سوتا تای سنزیک 7 جار 8 جار هەر لە سەردەمی ئەوەڵی مێژووە ئەم منتقە وێران بووە خەڵکی تیان نەماوە ئاخرین وەحلەیە کە مردم هاتۆ ئێران ئاوان کردو نزیک 4 تایفێ گۆرە و چەندین تایفێ بووچک لە ئاوایەکان کەنوڵە و کرماشان و چەشمیەر و دوایەوە ئەسپەرێز و هۆرامان و عێراق و بەڵخۆ و نارنجڵە ئەومانە هاتن ئەم منتقانە ئاوەدانە کردو یان هاتن لێرە ماڵیان کردو و کێمنەی نەوین یانە کێمنەی بەر لە شەڕی ئێران و عێراق ئابم تایفانە دروست بوو كرفيد لكي من وي قريا وظهرك كرفيد لكي من خان قريا وظهرك تخوني دزاني بجا وهرك كرفيد تەتە پێشەنجی ئەو شوێنە گەشتیاریانەیە دەکەونە هەورامانی لەهۆنەوە شوێنێکی کوێستانی فێنکە و لە ناو سنووری جوگرافی گوندی کێمنەدایە دەکەوێتە سەر سنووری باشوور و خۆرهەڵاتی کوردستانەوە بەسەر هەردوو شاری مەریوان و هەڵەبجەدا دەڕوانێت تەتە ڕووبەرێکی بچووکی تەختاییە لەسەر لووتکەی شاخەکانی هەورامان چەند کەبابخانەیەکی تێدایە و بەردەوام گەشتیاران سەردانی دەکەن و کاتێکی خۆشی تێدا بەسەر دەبن یەکێک لە تایبەتمەندیەکانی ئێرە فێنکی کەش و هەواکەیەتی بە درێژایی وەرزی هاوین بەفری تێدا دەمێنێتەوە خاوەن دوکانەکان وەکو سەرچاوی ئاو سوودی لێوەردەگرن گەشتیارانیش بەردەوام سەردانی ئەو بەفرە دەکەن و وێنەی لەگەڵدا دەگرن نظر و حقیقت الگرگ بود یعنی اغراقم نکرده بود گرد به روحی فرعاله و بحثی منطقه مکره والتا نبیان والتا ملت نبیان نامان ذهنیتی بخراب بیان حدشی بیان لب مرزی بیان آرو من مهیزی شو دسفول میمانی ما بیانه وقتی آمنی که ملت شادیان اخلاق شادیان میمان نوازی ملتی شادیان واقعا سپاسگزارینه ئێمە جەسەر تاسەر و ئێرانی و مێمانمە هەن فرم مێماناشمان جە کوردستان و عێراقی ئەومەیە کە خەڵکو منتەقە لاوێمانێ شارە زوریەنێ چێوەکە نزیک بیان پێشەوەڵە قبلە نەتەوانشا دەسەڵاتشان نەبێن نەتەوانشا ئەمە شوکەر ئارۆ خۆ طبق سیاسەتی کە دەوڵەتی ئەماڵشکردن فرە ڕاحەتتر بیان پێشە وێرەگامە یا سبحی ملاوە فرە ڕاحەتێنی بەمەبەست و عیلاج و نەوەشی ئامێنێ بەڵامات مابەست سەفری و منطقە و هۆراماناتی کەرمێ کە بەڕاستی منطقی فرە دڵگیر و فرەوەشە هەر جەمەریوان و ئامێنمێ پێی منطق و کەلوتەتەی کە بەڕاستی یاگی بێ نەزیرا بسەماچات فرەوەشە تا نەی مەزانی ئاو هەوای وەش چی چلۆ هامنێنە ئیتر بەرزیش و بە تایبەتی چێوە کە وەتەن دیارە هەرچەندی گەچار وەتەنە فەرقش نییە
هۆرامان و شارە زور و بەحر و سیروانی ناپەشیمە هەڵەبجە فرەوە ژیارە ئەجا چێوە سین مێلوێن مێنۆچە هەجیج ئاو بڵی بەڕاستی مەنزڵی فرە دڵگیر و فرەوەش و سەر و سڵمەجە سنعەت و خوای گەورە بەڕاستی یاگی دڵگیر و فرەوەشە. İtxayı bazı başıma tuxa pasar be verza Japa seri berza Başını duşabu tuxa babile verza Japa bilerza İtxayı her vakit ekriyorum tuxa tasaba الله تو جاتاو صوبالاو تو ميولو ما ويولو تخابر زيلن جابكو جابري وزيلن جابكو حدود 22 ساڵێ وەرفرەتە یاکەمتە ئینانە حەچی یاگێنە خدمە ڕسانی کرد جە زمانێوەنە ئەگە وەرەوە فرێ بۆ بسە ئێساڵی وەرەوە فرێ بۆ بسە ئێساڵی ئێمە ئێساڵ دێرە ئەوماوێن پێکەلی من پار هەشت و یەکی ئەومە ناچێگە مستەقەر بێنە دوانزە و یەکی ئیلا سێنزە و یەکی ئێمە هیچ گونە مشکلێ کاراییمان نەمەنن چێگە فقط ئامادەی ئانێ بێنمێ کێ خدمە ڕسانی کەرمێ ئێتە درێ وەروێنە و ئەرز بۆ خزمەتەنە سەختی و ئێمە هەر گونێوە جۆرێەوە بەحسشکەی ڕاجێ بە سەختی چێگەن سەختی ما کێشتە خزمەت و خەڵکی نەبێن خەڵکێکی ماشینش خراپیا بوو پەناژانە ئێگە لایمە ئێمە ڕامادان و خزمەتی چە نەبین تا سابێ چێ بوومی بێ بوو چه غێرە بوومی بێ بوو ئێمە چێگەنە خزمەت ڕسانی ماکەن بە خەڵکی کێمنە پایتەختی هونەری هەورامانە نزیکەی سەدەیەکە لووتکەی هونەری گۆرانی هەورامی لە دەستی ئەماندایە عوسمان کێمنەیی حەمەحسەین کێمنەیی شەفیع کێمنەیی ئەو هونەرمەندە مەزنانن هونەری گۆرانی هەورامیان گەیان دەلووتکە و وەکو سەر ئامادانی ئەو مەیدانە دەردەکەون بۆ ئێستاش باڵادەستی هونەری لە ژێڕکێفی چریکە و ئاوازی کێمنەیەکاندایە بنەماڵی خالیدیان لە مەیدانی هونەریدا پێشەنجی ئەو بنەماڵانن هونەرەکەیان لاڵقشاندایە و شانبەشانی سەردەمی نوێ دەبنەوە و دەنگی نوێ تیاندا هەڵدەکەوێت ئەمانە هەر لە منداڵیەوە دەنگەژیەکانیان ڕادەهێنن بۆ ئەوەی بانگی هونەری بەگوێی هەماندا بدەن ئێمە جە زەمانە مەدرسە نەبێنمێ کەلاس و یاری و چواری بێنمێ چەنین ڕفێقەکانمان مەدرسەنە هەرکام شاد دەنگ شاوەش بێ هەمیشە دامەسەفە ئەوڵی نەجیە ماکەرێنەوە ئێمە هەر بە زاڕۆڵەی جە کەلاسی و چواریە شروعما کرد بە گۆرانی واتەی من نامیم قوربانین قوربانی خالیدی کروس و فیتۆفێقی خەڵک و دەگاوەشەکەی کێمنێ کەتەی جە هونەرە دەنگشدانەوە جە گۆرانیە دەنگشدانەوە جە سەرنادهۆڵی قەدیمینە دەنگشدانەوە ئۆستادێەوە گەورەی فیلسۆفی پێسە مامە عوسمانی شەنە هورکۆتە والله من حقیقت گەرە کارێ چەنی مامە عوسمانی زاتم نەبێن گۆرانی واش و ڕووەم نەبێن حقیقت وەلێ من ئۆستادم جە تەریقی نەواری و هەر مامە عوسمان بێن چەنی مامە حەماسێنی فرێ گۆرانی ماواتێنی چەنی مامە شەفیعی واتێنی ما ئانە کە تە گۆرانی واشی جەدیدێ بە پێسە تۆفێق دزاوەری مامە سیروانی دڵسۆزی هەرپاسە عەشرەف دزاوەری هوشیار نۆتشی ئیسماعیل هانەگەرمڵەیی ئەغڵەبۆ گۆرانی واچەکە فەرزاد شۆشمەیی چەنی گەلی گۆرانی واتێنیم جە هەولێرە بەرنامە ئیجراکەن جە سلێمانە ئیجرام کردن جە نۆپاوەنە ئیجراما کردن تەمام یانی واش و تەمام و کوردەواری ئێرانی لوانە دروێ مەڵ دەگا بە دەگا داوەتی شاکردنی مچەنی مامە حەماسێنی سیروانی تۆفێقی ئینێ مەگل لوێنمێ وەڵی مامۆسا عوسمانی نەکەتەی نامێ ماژنیە باوە لێ خۆیمە بە خزمەتشان نەیاوێنمێ ئەمڕۆ خواشاکەێنێ ئینە ئەودی مامۆ شەمسەی هەن هەکەتە وشتیا چەمانە ژنیانەرە
ئەڵام هەنە فەرخیلی بالی مەشهورە نە سیاو چەمانەش نیانەرێ ئەحمەد و سەحەری هەنە کە تە سیاو چەمانەش نیانەرێ فەرخیلی مەڵا حامی هەنە کە تەوێش سیاو چەمانەژن کەژەڵا یاری مەسەڵەن یۆ پێسە مامۆ مەژنونی هەن تە وێژ زەمانە وێژ ئایکی نامدار بێن پێگۆرانی واتەی ئەتر شون ئایرسانی ئەمڕۆخوای شاکەینە کە تەی نامێن بەردە شون ئایشایەتر کۆتەن دەست و مامۆ عوسمانی مامۆ حەماسێنی و مامۆ عوسمان مامۆ حەماسێن دە 15 ساڵی جە مامۆ عوسمانی گەورەترە هەم تاتیش ئەبرێنی مامۆزێنی و هەم هونەرمەندێ ئازەمانەیە و ئیسێکی هەر ئاینێ بەناو بانگی مامۆ عوسمان مەسەڵەن مامۆ فارسی بەڕەحمەتی ئایشی هەر گوانی واج بیان سابیری برایشیش ئیسێچە گورانی ماشۆن و مامۆ عوسمانی دەنگش وەشاوەرێ تا ئیسەر نەوارەنە گورانیش نەواتینی بەڕێدەمەکێد و ئاشێدە گیاوانێ جا پێوایی دەمێوە این کورایرێکەنیان و ئاشێدە گیاوانێ دەکوگایی خەمێوە اینجا سەر بێرزان هەردانی کەسێکە ئاڵانتارێ اینجا سەر پێدێ کێمنەیەکان بە هونەری گۆرانی ناوبانجیان دەرکردووە و لەو بوارەدا باڵەدەستیان نواندووە ئەمە ژوای کردووە زۆربەی دانیشتوانەکەی بە هونەر گۆش بکرێن لە ناو زەهن و دەرونیاندا ڕەنجی داوەتەوە و لە کردەی ڕۆژانەشدا دەرکەوتووە یەکێک لەو بەهرەمەندانە ئیسماعیل ڕەسوولیە دارتاشە و وەسای دروستکردنی ئامێرە میوزیکیەکانە کارەکەی وەک پیشە وەک بەهرەیەکی هونەری دەرکەوتووە لەم بوارەدا خزمەتێکی باشی بە هونەرەکەی کردووە ئەو کەرستانی بۆ دروستکردنی ئامێرەکان بەکاردەهێنێت داری گوێ زووتووە ئەو باز لە وردەکاری هونەرەکەی دەکات و دەڵێت بەهرەیەکی زۆر لە کارەکەیدا خەرج دەکات ماوەی چەند مانجێک ئینجا ئامێرێک دروست دەکات جە ساڵ و 1970 بێ بەرادەرێەوە ئیلامیم چەند پەنەکەوت کە بە تیکێوە دار و قوتولێوە کەمانچەی وەژۆشکەڵە بێ وەختێ دیم فرە لەزەتم بەڵچەنە و تەسمێ منگی گرت منی گوێم همچین چێوێ وەش کرد و هیچێومە وەش کرد کەمانچە فرە چێوێ زەریف بێ لام و دەنگش وەش بێ ئانە مقەدەمەوانە بێ من وارد و کار و ساسازی بوو ئێمە جەبەد و تەوەلدینە کەمنەیە کولەن علاقەمەند بە موسیقی بێنمێ چون دەنگ و مامۆسایانی و برادرانی کەمنەی لوان گۆشمارە ئاواریش کە بیایمێ ئامامێ شار و مەریوانی کەم کەم سازێ مادیە کە واقعاً لاماوە وەش بێ نەوایە وەشە بێ پاک فەریدی عەباسی ساڵە دەور و هەفتا و یەک و دووی بێ دوکانش بێ و ئەوەڵین ئولگویە کە من گرتم جە دوکان و کاک فەرید عەباسی نەبێ ئولگو سێتاریم گرت و دەستم کەڵ بە وەشکەڵەی سێتاری وەشکردەی پێ سازی فرەتەر مەخسوسەن تار و سێتار جەوەزی و جە تفێ ئیسفاڵە کردی و
تفێ پێ قسمەت و کاسەکەیش وەزی پێ قسمەت و دەسەکەیش ئینەچە ئێمەوەی ماملمێ باخارە گەڵمێ کەسێت تفێوەش بێ بوو وشکە بێ بوو نیمە وشکە بێ بوو بە هەر حاڵ ڕایوەش گرتێ بوو بڕمێش و مارمێش بەعنوان و سازی ئیسفادەش کەرمێ خاسترا چانێکە جەبێن بشوو مەراحل و وەشکەی سازیچ ابتدا مارمێجە نەجاڕیەکانە دارەکەی پا ئولگووە پا قاڵبە کە لازممانە بڕۆشەش مڵێمی تا حەدێ واچمی سوکش کەرمی دمای مێمێ دلەکێش کە قسمەت و کاسەی واچمێ بە مۆغار بەرژ مارمی تبقۆ ئولگو و تەرحەوێمە چاد مایش دەسەکەیچش هەمان دەسوور پێ چەنی قسمەت و گوشیاش و سەرپەنجەیش پێوەرە جیاجیا گرد وەشێ کریا و بە وەسیلە و چەسبی چەسمنمێش هایەوە دمای ئاڵی تر قسمەت و پۆسی و پەردەی و سیم گوزاری و ڕنگ و ئینیشا گرت مەرحەلە بە مەرحەلە ئەنجام بێت هەرچەندە گوندی کێمنە ئێستا لە چۆڵەوانی دەچێت بەڵام خوڕەیاوی باخەکان و جمجۆڵی باخەوانەکان ترسیە و چۆڵەوانیان ڕەواندۆتەوە باخدارەکان مڵکەکانیان خۆش دەوێت و خزمەتیان دەکەن یەکێک لە باخەوانەکان جۆرێک لە ناومێدی پێوە دیارە و لە تۆنی قسەکانیدا دەردەکەوێت بیری ساڵانی ڕابردوو دەکات بیری ئەو ساتانە دەکات باخەوانەکان لە بنی داگوێزەکاندا لەسەر سەکۆی سواق دراودا شویان دەدا بیری ئەو ساتانە دەکات بەدەم ماودێرانەوە گۆرانی دەچڕی و سیات شەمانەیان دەچڕی ئەو داوا لە چێمنەیەکان دەکات وەکو نەوەکانی ڕابردوو ژیان بۆ گوندەکان بجێڕنەوە و خۆشەویستی زێد لە دڵیاندا زیندوو بکەنەوە باخداری زەمان و زوو کێمنەی وەزی شابیێنێ و ئامێنێت لێ باخا هەواری شابیێنێ دوێنێ هەوار و نوێجەر و هەیاتی ئانیچ کە باخە نەبینێت لێ باخا نەبینێت تا سەمەرشا تەکنانشا وەزیشا تەکنێنی و پایێزی مەسوولات چا بەردەنشاوە لێنێەوە پێدەگەیە تاوەهاری دیسان ئەوەڵ و وەهاریێنێ دەستکەرێنێ باخکاڵای مێوکاڵای درەد هۆرپاتەی هەرەسە و درەختی کەرێنێ جەوەر خاترانەی ئابیایی تا ئابیایی شروع بوو مەسوولاتەکەشە خاز بوو خراب نەبوو هەرەسە گەورەترین بە نەزەرەوە من ڕەوشە پێی باخداری ئێتە تویشا بینی وەزیشا بینی هەنار و هەنجیر بێ میوە دەیمی مابینی وەرای مابینی لەغلق دەرەوە کێمنەی گن و ئەچیوێش چە نەبی ئیسە ژەر هەن وەلی زەمان و زووی ماسوول فرەتەر بێ و ڕزق و ڕووزی زیاتر بێ و ئێمە زەمان و زووی گەوەڕ وزەیمێ بەر گەوەڕ و حیوانی یاری ساڵی جارێ واچین بشمەنە گەوەڕی یەرە ساڵ وزەینێش بەرەوە بە کوڵ ئارێنێش پێت لێ باخەکە یا بە وەڵاغ ئارێنێش لێ باخەکانە پەخششکەرێنێەوە واچین ئەوەتە کوتە وەهارۆینی نەبینی سۆرۆ بێ فەقەت سۆرۆ حیوانی سۆرۆ هەسەرا و ئەوەختە ئارێنیش پێت لێ باخەکە وەر و خاترانێ مەسئول و باخەکاشە عال بوو ئێتر وەیکردەی باخی بە سۆرۆ بێ بە کاڵای بێ بە سۆرۆ بێ بە هەرەسە بێ خۆلاسێ زەمان و زووی گرکە ڕەوش و باخداری زانێ زەمان و زووی ئاوە کێمنە جەخوای بە زیاد و ئایا فری فراوانە و هەر باخێ دینی چکەژ یان ئێستا دەور و دە 15 ساڵێەوە واران نیایسە
بارندگی کەمە و یاواژێواسێ درەختەکەیشتر خەریکا کزی بە ڕەنگەشە تەغیریش کردن. زمان زووی خەڵک بنەوچڵە وەزەکیشە نەووسی حتا ئەن نەوەشی گەرەکە بێت دامی زەنگەن و خاکەدان دەست شۆبێ باخ کاڵی ئاوی داری زەحمەت کێشی گیوا و لابەری دارێ دەست شۆ نەبڕێ ئیسە خەڵک هەریو کۆتە نیاگێ و ئیسە خەڵک پێسە زەمان و زووی نییە و ئەینوان و خەڵکی زل بێن و خۆلاسێ مەبووە زەمانە کۆجارانی